بەڕێزان گفتوگۆکەین لەبارەی ئایندەی عێراقەوە لە چوارچێوەی گۆڕانکاریانی کەیە هەرێمی کوردستانیش لەم نێوەندەدا چی بکە گفتوگۆین پرس و باسبابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا ڕووناکبیر و توێژەری سیاسی دکتۆر سڵاوت لەبێ بە خێراتی بەخێر بێ سەرچاو دکتۆر ئایندەی عێراق چۆنە بینی؟ چاوە پرسیارێکە دەمێکە ئاکرێەوە بەردەوامیش ئەوە کراوەیە پرسیارێکە لە ڕاستی ئایندەی عێراق ئێستا قورسە بڵین چی لە ڕێی عێراقایە بەڵام لەبەر ڕۆشنایی ئەو قەیرانە تازایی کە زنجیرەیە قەیرانە ڕاستیە کە وڵاتەکە ڕوبەڕووی بووتەوە ئەتوانین بڵین ئێستا لەم قۆناغە بەدواوە هەتا بۆ هەرێمی کوردستانیش لە ناو هەرێمی کوردستانیشە لەو سێکتەرانەی کە بەرپرسیارەتیان لە ئەستۆیە یەکێک لەوانە سێکتەری میدیا زۆر گرنگە کە لەم قۆناغەیە ئەمە وەکو تێبینەیەکی میدیاییە بە حکمی بواری پسپۆڕی ئێگڵێم زۆر گرنگە لەم قۆناغە لە سیاسەتی بڵاوکردنەوە و پەخش لە بواری نیوزە یعنی هەواڵە ئەگەر شتێکە بێ ناوی سیاسەتی پەخش و بڵاوکردنەوە بێت لەمە دو ئەبێ بێ بە میتۆدی پەخش و بڵاوکردنەوە واتە عێراق بە بەردەوامی لەژێر فۆکەسی میدیای کوردستانە بێ بۆ چونکە ئەگەر پێشتر بابەتەکە پەیوەندیەکی ئۆرگانی نێوان هەرێم و بەغدا بوو بێ لە ڕووی ئیداری و سیاسی و دەستوریەوە ئێستا لایەنێکی گرنگی ناو ئەم پەیوەندیە کە دەوڵەتی عێراق خۆیەتی کە ئێمە لە زۆر بوارە پشتی پێبەستین لە ڕاستیە کەوتۆتە ناو کۆمەڵی قەیرانەوە کە نەک ئێستا کاریگەری گەورەی لەسەر هەرێمی کوردستانداناوە لەسەر خەڵکی عێراقیش دایناوە و ئێمە بە بەرچاوی خۆمانەوە بین کە حکوومەتی عێراق و دامەزراوەکان لە دەوڵەتە پارتە سیاسیەکان هەموو ئەو با بڵێن قوسڵخان و باڵێزخانانەی کە لە عێراقان هەمویان درک بە تایبەتمەندێتی ئەم قۆناغاکەن بۆیە گرنگە لەم فترەیە بەڕاستی میدیای دەستخۆشی دێکم ڕاستە بەرنامەکەت ناوی پرسی ڕۆژە و زۆر جارە بینم کە باە خەدەی بە بابەتەکانی تایبەت بە عێراق و کوردستان بەڵام زەرورە فۆکەسی زیاتری بکەوە لە بۆعدی جیاجیاوە لە ڕاندی جیاجیاوە بەڵێ عێراق لەم قۆناغەیە بەنسبەت ئێمەوە زۆر گرنگە کە ڕۆژانە چی تایە ڕۆئەدا لە ڕاستیە یان بە تایبەتی لە سێکتەری سیاسەت و ئابووری و ئەمن و دیبلۆماسی و دۆخی ئیداری وڵاتەکە چکە لە هەموو ئەم سێکتەرانەیە ئێستا عێراق لە جۆرێک لە قەیرانایە حتا کێشەی ئەمنیش ئێستا بۆتە دۆسیەی نمرە یەک بەڕاستی لە بەنسبەت حکوومەتەکەی زەیدیەوە بۆ چونکە استراتیجی حکوومەتی زەیدی وەک هەمومان ئاگادارین لەگەڵ دەست بەکاربوونیە بریتی بوو لەوەی کە وێنەیەک پەخش بکە بۆ هەموو عێراقیەکانەوە بڵاوی بکاتەوە کە ئەو نایەوێ بەڕاستی دیاردەی گەندەڵی و مەحسوبێت و هەموو دیاردەکانی ترکە ئەبێتە مای کەمکردنەوەی مزداقەتی دەوڵەتی عێراقی بەردەوام بێ ئەوێ بڵێ لە کابینەی منە ئێستا ئیتر بە مورەکەزی ئیش لەسەر ئەم دۆسیاناکەین بەڵام کە چوە ناو وردەکاریەوە و چەند ئیجراعاتێکی ئەنجامدا و هەوڵیدا کە بڕێک لە متمانە بژێڕێتەوە بۆ حکوومەتی عێراقی و منزومەی حکومڕانی لە عێراق بەگشتی لە ڕێگەی ئیجراعات لەگەڵ هەندێک با بڵێن ڕموزی دیاری ناو دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتەکانی تری ڕاپەڕاندنەوەانە بووی دەرکەوت کە پرۆسەکە ناوکو خۆی ناچێتە پێشەوە بۆ چونکە لە عێراق یەکێک لە قەیرانهەرە گەورەکانی ئەوەیە ناوەندی بڕیار تایە فرەجەمسەرە یعنی ئێمە بۆ نمونە لە پشت دەسەڵاتی یاسادانانەوە کە پەرلەمانەیان دەسەڵاتی ڕاپەڕاندنەوە کە حکوومەتە دەسەڵاتی پارتە سیاسێک و گروپە سیاسەکانمانەیە دەسەڵاتی گروپی چەکدارمانەیە شتێکی تر ئەو شتمانەیە کە پێوترێت دیپ ستیت واتە دەوڵەتی قوڵ یعنی زیاتر لە سەرچاوەیەکی بڕیاردان و دەسەڵات لە ناو عێراق هەیە کە لە کۆتاییە هەوڵدان بۆ جێبەجێکردنی هەر بڕیارێک یان ڕوبەڕووبوونەوەی هەر قەیرانێک یان نهێشتنی هەر دیاردەیەک لە ڕاستیە پێویستی بە جۆرێک لە گەڕانەوەی بۆ هەموو ئەم سەرچاوانەی دەسەڵات لە عێراق زەیدیەمەی نازانی زەیدی باوەڕێ بێ لەم ڕۆژانەیە لە بێگومان لە هەموو سۆشیال میدیاکانی عێراق بڵاوبەوە لە هەندێک کەناڵی ناوخۆی عێراقیشە یەکێک لە پەرلەمانتارەکانە کە زۆر نزیکە لێەوەی ئەڵێ لە چەندین کۆبوونەوەی داخراوە و توێتی ئەگەر 3 مانگ پێش ئەوە بیرکردنەوەی ئێستام هەبوایە و توانای تەشخیصکردنی واقعی ئێستای عێراقم هەبوایە بە هیچ شێوەیەکم بۆ سەم قوبڵ ناکرد وەڕاستیش ئەکا ئەزانی خۆ لە ڕاستە لە کۆتاییە هەڵبژاردننی زەیدی هەڵبژاردننی کاندیدێکی تەوافقیە کە لە نەتیجەی ڕێگنەکەوتنی کوتلەکانی ناو هاوپەیمانەتی چوارچەوەی هەماهەنگیە عادەتەن ئەمە پێشتریش هەمان حاڵەت ڕوویدا
بەڵام مەسلەکە هەر ئەوە نیە تۆ کەسێک دیاری بکەی بۆ ئەوەی جێی تەوافقی هەموو گروپە سیاسەکانی عێراق بێ و سەرۆکایەتی حکوومەتە بۆ بگرێت دەست قسەکە ئەوەی ئایا ئەم کەسە خۆی لە ڕاستیە باواشدا برێن کەسێکە پێویستی بە پارە نیە ئیمکانیەتێکی باشی هەیە یا باوادا برێن کەسێکی گەنجە تمۆحی هەیە یان هەندێک بۆ نمونە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە لەبەر ئەوەی بەشێک نییە لە بۆ نمونە تەحاریفی شیعی لە عێراقە بەڵام ئەمانە هەر ئەم مەرجانە بەستنین ئێستا خودی زەیدی خۆی بۆی دەرکەوتووە هاتۆتە سەر میراتی دەوڵەتێک کە بەشێکی زۆری لە ڕاستی ئەوانەی کە توێژەری بەناوبانگن لە ناوەندەکانی توێژینەوە لەسەر ئاستی جیهان ینی گەیشتنەوە قاناتی کە عێراق قۆناغ بە قۆناغ هەر جارە لە فۆرمێک لە فۆرمە جیاوازەکانە ئەو حەقیقەتە ئەسلمێنێک کە عێراق ئەچێتە زمانی ئەو دەوڵەتانەی کە پیان ئەوترێت دەوڵەتی شکست خواردوو ینی ئەوەی کە پێوترێت the failed state ینی ئەو دەوڵەتانەی کە ناتوانن سەرکەوتوو بن یان ئەو دەوڵەتانەی کە ینی زۆر بە زەحمەت ئەتوانن قەیرانەکانی چارەسەر بکەوە مەسەلەکەش هەر ئەوە نییە ئێستا عێراق لەم قۆناغی کەتیایە هەموو عێراقیەکان حتا شارعی عێراقی ئێستا ئێمە کە قساکەین لە ناو بەغایە مزاهرە هەیە خۆ پیشاندانی گەورە هەیە بۆ نەچینێکی گەورەی وەکو ئەوانەی کە فەرمان برن بە شێوەی گرێبەست داواکەن کە بەتایبەتی کە ئێستا موناقەشەی بودجەی ساڵی 2010 بەلایەنەوە گرنگە کە ینی بتوانن لە ناو بودجەکەیە جێگەیان بگواتە وڵاتێکە پڕە لە قەیران کە قەیرانەکانیش هەمووی ینی بۆ نمونە هینێکی گەورەی مؤرخێکی گەورەی بەریتانی هەیە کە هەموو اختصاصی طبعا تایبەتە لە بواری ئەوەی بواری با بڵێن شەرقی ئەدنا و شەرقی ئەوسەد ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەشێکی زۆری دراساتی لەسەر عێراقە من بستم لە چارلز تریپە ئەڵێ ئەم قەیرانانەی کە لە عێراقا هەیە لە ڕاستیە قەیران یەک و دوو نییە ئەمە کەڵەکە کوردوویەکی مێژویی دوور و درێژە کە زۆر زەحمەتە سێ ئەم عیبارەتەکە زۆر زەحمەتە هیچ دەوڵەتێک لە عێراقا و هیچ نظامێکی سیاسی لە عێراقا بتوانێت بە ئاسانی دەرەقەتی بێ و لە ڕاستی شاوایە یعنی زەیدی ئێستا ئەتوانین بڵین ینی تەجسیدی قۆناغێکی تر ئەکا لە بەڕێوەبردننی قەیرانەکانی عێراق و یەکێک لەوانە قەیرانی بۆ نمونە ناسەقامگیری و قەیرانی ئابووری و قەیرانی ئەمنی و قەیرانی ئیداریە دکتۆر هەرو قسەی بەڕێزیانی پێدوانێ زەیدیش هەندێک لەمانەی دەزانی بەڵام پیوا بۆتوانێت ئیدارەی بدات تی پەڕێنێ ینی لانی کەم دۆستی ئەمریکی بێ و دۆستی دوژمنی گروپەکانیش نەبێ ئەگەر دۆستیشان نەبێ ئێستا وا زەیدی بە تموحەوە ئەم کابینەی قوبوڵ کردو ینی تموحی خەونی وا بووە کەوابێ کە ئەو ڕۆڵە بژێڕێ ئەو کارکتەرە بێ کە توانای دروستکردنی باڵانسی هەبێت لە پەیوەندەکانی نێوان بۆ نمونە زلهێزێکی گەوری وەکو ئەمریکا و زلهێزێکی هەرێمەتی وەکو کۆماری ئیسلامی ئێران و جۆرێک لە باڵانس بگێڕێتەوە بۆ پەیوەندیە هەرێمەتیەکانی عێراق بگێڕێتەوە بۆ ناو محیتی عەرەبی و ئیسلامیان جیهانی سونە یعنی تەوازونێک بگێڕێتەوە بۆ پەیوەندەکان بۆ ئەوەی ئەمە دواتر ئیسtismار بکە بۆ گەشەپێدانی عێراق بەتایبەتی کە ئەو نەزعەیەکی ئابووری بەهێزیە خۆشی کارکتەرێکی ئابووریە بە پلەیەکەم یعنی بەخەونی ئەوە هاتۆ کە عێراق پڕ بکە لە پرۆژەی وەبەرهێنانی گەورە وەک شەریکاتی جیهان هەمووی بێنێتە عێراق و ئەمە ڕوونادا جێبەجێ ناکرێت ینی بۆ نمونە زەیدی زیاتر لەگەڵ زیاتر لە دەوڵەتێکە لەم فترەیە کە کابینەکەی دروست کردو کە کابینەکەی شێشتا بە تەواوەتی پێک نەهاتووە ینی کامل نەکراوە لەگەڵ زۆر وڵات و کۆمپانیا گەورەکانی زۆر وڵاتە قسەی کردووە کە بێن لە عێراقا خەریکی وەبەرهێنان بن خەریکی سەرمایە گوزاری بن هیچێکی لەو دەوڵەتانە یان بەشێکی زۆریان ناتوانن دڵنیا بن ئەم کارە بکەن کە ئەتوانێت خەونەکەی زەیدی بەدی بێنێ کە ئەویشەوەیە دۆخی ئابووری عێراق ئاڵۆگۆڕی بەسەرا بێ سێکتەری تری جیاجیای لە حەقلی اقتصادە سێکتەری تری جیاجیای ئابووری بەهێز بکرێت کە عێراق پێویستی پێێتی بۆ نمونە سەرچاوی داهات تەنویع بکرێت هەمەڕەنگ بکرێت تەنها اعتیمادی عێراق لەسەر ئەو ئابووری ڕێعێ نەبێ کە بۆ نمونە ئێستا عێراق ساڵانە مانگانە ببوورە مانگانە عێراق پێویستی بە نزیکەی 19 ملیار دۆلار هەیە بۆ دابینکردنی موچە و پێویستیە گشتیەکانی و بنەڕەتیەکانی وڵات ئەم پارەیە لە سا 95 پوینت شتێکی لە فرۆشتنی داهاتی نەوتەوەیە ئەم دەوڵەتە بە سروشتی حاڵ لەگەڵ هەموو کێشەیەکە لە نرخی نەوت لە بازارەکانی جیهانە یان هەر کێشەیە کە لە مەسلەی بەرهەمێنانی نەوت و یان گواستنەوەی نەوتا هەبێ یان هەناردەکردنی نەوتا هەبێ دەست بەجێ عێراق لە ڕووی ئابووریەوە متەئسرە بێ بەم دۆخە بۆیە عێراق ئێستا کە ئەبینین گەروی هورمز داخراوە یەکسەر هاواری لێ هەڵەسێ و ئەزانن کە کێشەیەکی گەورە بۆ مەسلەی موچە دابینە بێ ئەم پیاوە کە ئێستا پێوترێ سەرۆک وەزیرانی عێراق
لە چەند مانجی یەکەمەوە دەرکی بەمە کردووە کە زۆر زەحمەتە بتوانانی ئەو خەونە بەدینە چکە وڵاتانە پێویستیان بەچی هەیە پێویستیان بە سەقامگیریشی ئەمنی بەهێز هەیە لە دەوڵەتێکە بۆی بتوانین بینی سماری تیا بکەن باشە من ئەمەگەر ئەو ڕسێتەوە بکەم ئێستا زەیدی لە بەردەم واقعەیەکە کەس حەسوودی پێنا بە بۆ نمونە لەکوێی دنیای هەبووە دەوڵەت بچێتە مفاوەزاتەوە لەگەڵ گروپی چەکدارە بڵێ بۆ خاتری خوا شۆ بردومان مەکەن و شۆ بردومان مکەن چکە ئەوە ئەبێتە مای ئەوەی هەم پەیوەندەکانمان تێک بچێ هەم کەوا شەریکاتی عالەمی کە ئیبینن کەسیان ڕووناکەنە وڵاتەکەمان بۆی بێ فەرماندەیەکی گروپی نوجەبا دەستگیر کرابوو دەڵێ بردیانمە بەردەمدا دادوەر وتی من لە ڕوونایە پرسیار لە تۆ بکەم تۆ بۆ ڕۆسپێتەوە هەڵێ وتێتی شەرمەکە من پرسیار لە تۆ بکەم بڕۆ تۆ بێتاوانی ینی دکتۆر زەیدی ئەمەی دەزانی چۆن وادێک دەستنیشانەکە بۆ نەمانی چەک لە دەستی ئەم گروپانەدا بۆ نمونە ئەگەر سی مانگ وای دابنین چینۆ ئەم وادەیە تێپەڕێ و گروپەکانی ژۆ خۆیانمانەوە ئەمە ئەکرێ بڵین گورزێکە لە زەیدی یانەوەی چۆن ڕووەدا ئەمە خۆی واقعی تاڵی عێراق و واقع سەختەی کە هەیە لە ئەم وڵاتەیە ئەمە وای کرد کە ئەولەوێتی زەیدی بگۆڕێ ئەجینە هەممان ئاگادارین بەچی دەستی پێکرد بە محارەبەکردنی گەندەڵی بەڵام لە شوێنێکا وەستێ بۆ چونکە کە هەڵکشێ پرۆسەی ئیجراعات و لێپرسینەوە و دادگای دەستگیرکردن و دادگایکردن هەڵکشێ بۆ سەروتر ئیتر ڕایەگرن چی ڕایەگرێ بێگومان ئەوانە ڕایەگرن کە خاوەن بڕیارن یان بەشدارن لە پێکهاتەی بڕیاردان لە عێراقا کە بەشێکیان بریتە لەو حیزبانەی کە گروپی چەکداریانەیە ئەمە ینی ڕاستە ئێستا ئەو پێی ئەوترێ با بڵێنە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بەڵام هێزە چەکدارەکانی عێراق تەرکیبەیەکی هەیە کە بەشێکیان جارێ ئەوەی کە پەیوەندی بە حەشدی شعبیەوە هەبێ ڕاستە زەیدی توانی ئەمریان پێ بکە بەڵام جێبەجێکردنەکەی زۆر زەحمەتە بەشێک لە حەشدی شعبی لە ڕاستی لەو گروپانن کە هەڵوێستی سیاسیان لەگەڵ دەوڵەتە جیاوازە ڕەغمی ئەوەی کە بڕیارشەدەن بچنە ناو دەوڵەتەوە یعنی ئەمە ئەو ئیشکالیەتە گەورە تاریخی و مێژوویەمان بیرەخاتەوە کە بۆ نمونە کۆمەڵانسەی گەوری وەکو دکتۆر علی وەردی کادی خۆی ئەوێ ئەڵێ لە عێراقا گوتار شتێکە دیسکۆرس شتێک ینی پەیام و سیاسات و بیرکردنەوەکان و هەڵوێستەکان شتێکە بەڵام لە ڕاستیە پراکتیک شتێکی ترە ئەوەی کە بەکردەوە کرێ شتێکی ترە زۆر حیزب لە عێراقا بەوانەشەوە کە بە بەردەوامی گومانی ئەویان لێکرێت کە نەیانەوێت دەوڵەت سەقامگیر بێت چونکە بەرژەوەندیان لەوەیە کە ناسەقامگیری لە عێراقا بەردەوام بێ باس لەواکەن کە پشگیری زەیدیەکەن و ئەیانەوە حکوومەتێکی خاوەن قەرار بێ وەسیادە بۆ عێراق کردووە چەک لە دەستی دەوڵەتە بمێر بەڵام لە ممارەسەیە ئەمەیان پێ ناکرێت بۆ چونکە سیکە پێکاتی سیاسی عێراق کۆمەڵێک ئەحزابن بەشێکی ئەمە ئەحزابانە هیچ ڕەبتێکیان بە واقعی عێراقەوە نییە ڕاستە بە جنسیە هەمویان هاوڵاتی عێراقین بەڵام ئیمرەتیان و فەرمانوەرگرتنیان لە عێراقەوە نییە بەڵێ وەلایەن بۆ عێراق نییە طبعا ئەڵێن وەلایەن بۆ عێراق نییە ئەوان فەلسەفەیەکی تایبەت بە خۆیانەیە کە پێیان وایە ئەوەیە بریتی لە وەلا بۆ عێراق یعنی بۆ نمونە ئەوان وای بیرەکەن وڵێن لەبی ئەمریکا و هەرچی هێزی ئەجنەبی هەیە لەسەر خاکی عێراق بچێتە دەرەوەەوە سەربەخۆیی بڕیاری خۆی هەبێ و ئەبێ عێراق بۆ نمونە پەیوەندێک یعنی تێڕوانینیش تایبەت بخوانێ بەڵام هیچ یەک ناگرێتەوە لەگەڵ ئەجێندای ڕسمی دەوڵەتەکە حکومت تەبەنیەکە لەگەڵ مؤسساتی تری پەیوەندیدارە ئەم کێشەکە لەوەیە کە ئێستا زەیدی ناچار بووە من پرسیارێک لەمێ وەڵامەکەی بوو ناچار بوو ئەولەوێتی بگۆڕێ لە محارەبەکردنی فەسادەوە بۆ دیاریکردنی کاتێک بۆ ئەو گروپە چەکدارانە بۆی چەکەکانیان تەسلیمی دەوڵەت بکەن ئەمە سەر نەگری ئەوەی دووەمشیان سەر ناگرێت کە ئەمە سەر نەگری ئەوەی دووەمشیان شکستێنێ لە شوێنێکە ڕاوەسێ چونکە هەر کە دەستی پێکرد هەمومان ئەزانین هاوڵاتیەکی ئاسایی لەو سەر جادەیە لە عێراقا قەناعەتی وا هەبووە کە ئەمە ناتوانێت بۆ نمونە سەرە گەورەکانی گەندەڵی بگرێتەوە و ناتوانێت بۆ نمونە باندە گەورەکانی گەندەڵی ڕاو بکە ناتوانێت بۆ نمونە ئەو هێزە سیاسیانیان ئەو گروپە چەکدارانی کە لە پشتی گەندەڵیەشی منەظەمەوەن لە عێراقا بتوانن بەر ئەم کەمپینانەی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ببنەوە دکتۆر بە خوێندنەوەی خۆت ئەوەی کە ئیستنتاجەکرێت تاکو ئێستا لە هەوڵەکانی علی زەیدی سەبارەت بە دۆخی عێراق علی زەیدی بن پێم وایە بەتایبەتی کە زۆر جار هەر کە پرس کۆنفرانسێکەکە یەکسەر ئەڵێ من جارێکی تر بۆ کابینێکی تر خۆم بۆ جاری دوم خۆم هەڵنابژێنەوە بۆ ئەمە شعورێکی مزبەقەکە پێشوەختەکە هەستەکە کێشەکان و قەیرانەکان و با بڵێن سەرچاوەکانی
هێز لە عێراق زۆر لەوە گەورەترە کە ئەم دەرەقەتی بێ ینی درچی بەم حەقیقەتە کردووە و جاربەجاریشی هەتا تەلویحی بۆ ئەوەکە کە ئیستیقالاکە وازهێنێ یان ئەگەر زەختی لێ بکەن ئامادەیە واز بهێنێ ئەمانە بەڵگەی ئەوەیە کە ئێستا وێنەکەی و مەشادەکەی بۆ ڕوون بۆتەوە چۆنە تێئگا کە مەسلەکە هەر بەرداشەکانی ناوخۆ نییە بەرداشی هەرێمایەتی و نێودوڵەتیشە ئەمریش چاوەڕوانی ئەمریکیەکان بۆ زەیدی شتێکە چاوەڕوانی ئێرانیەکان شتێکی ترە ئێستا لەم ڕۆژانەیە بۆ نمونە مژدەیەکی یاوە بە عێراقەکان کە بۆ نمونە گرنتی ڕێڕەوی تری هەناردەکردنی نەوتی گەیشتون بەو ینی گرنتی ئەوەی کردووە ئەویش بۆ نمونە ئیشکردنە لەسەر بۆ نمونە بەندەرەکانی جیهان و بانیاسی سووری و عقبەی ئوردونی و لە هەمووشی لە پێش هەمووشیان گفتوگۆ و دانوستانیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە بۆ ئەوەی هیچ نەبێ کەشتەکانی عێراق کە نەوتی عێراقیان پارێزراو بوون و بەرنەکەون تەبەن ئێرانیەکان بەلایەنەوە گرنگە کە حکوومەتەکەی زەیدی بە دەست و قاچەوە نەچێتە ئامێزی ئەمریکیەکانەوە بۆ چونکە ئەگەر بێت و ڕێگا بە تەواوەتی لە چوارچێوەی سیاسەتی ڕێگرتن و بەردەوامبوونی داخستنی گەروی هورموز مامەڵە لەگەڵ عێراقی شابکە عێراق تەدریجیە نەک هەڵ وەسەتی قەرار لە عێراقا نەک هەر ئەو ئەحزابانەی کە لە ڕووی سیاسیەوە بە نفوزی کۆماری ئیسلامی ئێران لە قەڵەمە درێن بەڵکو شعبی عێراقیش ئەم سیاسەتە پێی وایە ئێرانەکان پیان و ئەم سیاسەتیان لەلایەن شعبی عێراقیشەوە گەلانی عێراقیشەوە ڕەتەکرێتەوە و ئەو کاتە تۆمەتبار چێ بێ ئەڵێن ئێرانیەکان ئەیانەوێ پەیوەندێکی باشیان لەگەڵ عێراقا هەبێ بەڵام لە هەمان کاتی شەڕێگەمان پێنادەن با بڵین گەروی اقتصادیمان بە گەروی هورمزات تێپەڕێ بۆیە ئێرانیەکان ئێستا تەساهولیشیان کردووە بۆ عێراق بەڵام ئەمە بۆ منە دۆخی ناسەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی عێراق کۆتایی پێناهێنە چکە دۆسیەی گروپە چەکدارەکان دۆسیەکی معقەدە یعنی ئێستا زەیدی ئەم دۆسیە بەچی کۆتایی پێدێ بە تازەترین طبعاً بە تازەترین ئاماژەکان کە هەیە هەڵدراوە لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسیەوە لەگەڵ ئەو سەرکردانەی کە کاریگەریان هەیە لەسەر بۆ نمونە فەرماندە عسکەریەکانی گروپە چەکدارەکان کە مەبەستمان لە هەندێک هێزی سیاسی ناو چوارچێوەی هەماهەنگیە هەوڵدراوە لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسیەوە قەناعەتیان پێ بکەن کە بە هیچ شێوەیە کێشەی ئەمنی بۆ عێراق بۆ سەفارەتەکان لە عێراقا بۆ وجودی ئەمریکی لە عێراقا بۆ ناوخۆی عێراق بۆ هەرێمی کوردستان دروست نەکەن بۆ ئەوەی ئەمە نەبێتە لە ڕاستیە مبەڕێکی بەهێز بۆ ئەوەی بابڵێن دەوڵەت کاری خۆی بکە و پێشیان وتون مەسەلەی ئیجرعاتکردن لەگەڵ گەندەڵ کاران و لەگەڵ ئەو ئەوانەی کە تێوەگلاون لە دیاردەی گەندەڵی بابەتێکە پەیوەندی بەڕای گشتی خەڵکی عێراقەوە هەیە و نابێ ئەوان ببنە ڕێگر لە بەردەم هەر کەسێکە و ئەگەر ئەوان بۆ نمونە خۆیان بە عێراقی ئەنی بەم زمانە قسەی لەگەڵا کرد ئەوەندەی کە ئێمە زانیاریمانە بێ ئەگەر ئەوان خۆیان بە عێراقیشی ڕەسە نەزان ئەگەر باوەڕێن بەوەیە کە عێراق بکەوێتەوە سەر پێی خۆی ئەگەر باوەڕێن بەوە هەیە عێراق ئەبێ سەر بەخۆی و سیادەی خۆی هەبێەوە پلە بە پلە بوونی هەموو هێزێکی ئەجنەبی لەسەر خاچی وڵاتەکەیان کۆتایی پێبێ ئەبێ هاوکاری دەوڵەت بن نەک ببنە سەرچاوی ڕێگریکردن لە هەر ڕێکاریە کە دەوڵەت ئەگرێتە بەر بۆ ئەوەی مزداقیت بگەڕێتەوە بۆ دڵچکە ئێستا عێراق وەکو حکوومەت وەکو دامەزراوەکان هەر تەنها کێشەی لەگەڵ ئەم گروپە چەکدارانێ کێشەی لەگەڵ خەڵکی عێراقە ئێستا خەڵکی عێراق بەگشتی ترسی لەوەی هەیە ئەم دەوڵەتە بەردەوام بێ حکوومەت و دامەزراوەکانی بەردەوام یعنی بۆ نمونە ئەو تەطمیناتە بەردەوامانەی کە لە بەرپرسانی عێراقەوە ئەدرێ لە خودی زەیدی وادرێ ئەوە گرنتیمان کردووە کە ڕێڕێوی تر بۆ هەناردەکردنی نەوتمان موچە بەردەوامە تا ساڵێکی ئەمە هەمووی بۆ ئەوەیە ئەو ناڕەزاییە گەورانەی کە لە ناو خەڵکی عێراق هەیە و ئەو ترس و دڵ ڕاوچێ ناو خەڵکی عێراقیە نەتەقێتەوە چکە ڕۆژانە لە ناو بەغایە لە بەر ساحەی تەحریر ناڕەزاییەیە و ئەم جارش کە موچە چەند ڕۆژێک دواکەوت لە عێراقا طبعاً وەکو لای خۆمان نییە لە هەرێمی کوردستانها لە عێراقا ئەگەر موچە ئاوا دوا بکەوێ و بەردەوام بێ و دووبارە بێتەوە شعب هەمووی هەڵەسی حەزەکە جیاوازەکەی یەخشتە جیاوازەکە ئەوەیە هەموو جار لە میدیای کوردی خۆمانەوە بە دوو شێوە شیکردنەوە بۆ دوو مەسەلەی دواکەوتنی موچەکرێ بەشێکی هۆکارەکان ئەبەسرێتەوە بە بەغاوە ئەوە بەغدایە کە بۆ نمونە نایەتە پێشە و کێشەی سیولەی هەیە و نایەوێت موچە لە کاتی خۆیان بنێرێ و بەعدێکی سیاسی یعنی ئەم بەشە لە تەفسیر جاری وایە مقنعە بە نسبەت هاوڵاتی و هەرچەند لە کۆتایە خەڵکی کوردستانیش بەگشتی قەناعەتی وایە کە دواکەوتنی موچە لە ڕاستیە هۆکاری تریشیە کە پەیوەندی بە خۆمانەوەیە هیچ منطقیتیان یعنی قەناعەت ناک هیچ هاوڵاتی قەناعەت ناکە کە
هەرێمی کوردستان نەتوانێت ماگانە 120 ملیار دینار کۆبکاتەوە تاوەکو لەو بڕێ کە حکوومەت عێراقی بڕێ تەکمیلەی موچەی بکەوە موچە لە کاتی بۆ منە چەند ڕۆژێ موچە لێ دواکێ خەڵک دەڕژێنە سەر شەقامەکان بەس لە ئێمە لە عێراق شتێک نەبووە ناوی بە درێژایی ئەو چەند ساڵی کە دوای پرۆسی ئازادیە با بڵێن دوای 2005 کە حکوومەت بە شێوەیەکی ڕسمی دروست بووە حاڵەتی وا ڕووی نەداوە کە موچە نیوەی ببڕن ڕبعێکی ببڕن بە دوو مانگ جارێنێ ئەم حاڵەتە لەناو عێراقنیە بۆ عێراق دەوڵەتە دەوڵەتی موسساتە اقتصادیشی بای ئەوە ئەبووە کە بتوانێت پشتی پێ ببەسێ بۆ اقتصادی ڕێعیشەوە کە هەیەی و توانای دابینکردنی موچەی خەڵکی عێراقی بێ و طبقەی موچە خۆرانیە بێ ئەم حاڵەتە بەداخەوە لە کوردستانە ئێمە لەگەڵ یا خۆشە بووینە قسەی شعبی حکوومەتەکەمان خۆشەی کوردن لێمانە بڕێ بەڕاستیش بیڵێن خەڵکی کوردستانیش ماندوو بوو ئەوە نەچووە سەر شەقا ماندوو بوو پەیامی خۆی گەیاندووە بە خەڵک بەگشتی ناڕازیە و ئەزمموی حکومڕانی لە کوردستانە بمانەوە نەمانەوێت ئەزممونێکە پڕە لە کەم و کوڕی پڕە لە قەیران و پەیامەکە گەیشتووە دەجاریتر بۆ سەر جادەکە هەمان پەیامە موچە لە کاتی خۆیە بنێرن کاکە گەندەڵی مەهێڵن نادات پەروەری مەهێڵن دامەزراندن با بکرێتەوە گەنجێکی زۆر هەیە ساڵان هیچ ساڵێک نییە لە کوردستان نزیکەی 20 بۆ 30 هزار گەنجی ئێمە تەخەڕوژ نەکە لە زانکۆ و پەیمانگەکانە بەبێ ئەوەی ئایندەیەکیان دیار بێ هەلی کار تا ڕادەیەکی زۆر لە کوردستانە زۆر زەعیفە سێکتەری ئابووریمان بە تەواوەتی هەر ئەتوانین بڕێن دەڕمەوە چونکە گرێدراوە بە دەوڵەتی عێراقەوە ئێستا ئێستا حتا داهاتی نانەوتیشمان ئێستا ئەبێ بکەوێتەوە ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراق بە پێی سیستەمی فیدراڵی وایە لە هەموو دنیاە وایە ناتوانین نەوت خۆت سەر بەخۆ بیفرۆشی لە نیزامەکە ڕێگەت پێنادا قانونی عێراق و تەشریعاتی عێراق و دەستوری عێراق و هەڵەشاندنەوەی عقودی نەوتی ئێمە تازە ئەوەی کۆتایی پێهێنا ئێمە بە تەواوەتی لە ڕووی ئابووری و گرێدراوی بۆیە دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی تەواو ئاساییە و خەڵک لە ئەتوانین بڵێن لە 20 ساڵی ڕابردووە بە بەردەوامی و لە قۆناغی جیاجایە ناڕەزایی دەربڕیەوە مانگرتنی هەبووە خۆپیشاندانی هەبووە هەندێک جار تونوتیژی لێکەوتوتە لە شەقامەکانە هەموویشی لە کۆتاییە بۆی بڵێن کاکە ئیسلاحاتی سیاسی و ئیداری با ڕووبدا لە وڵاتە با لەوە زیاتر ئێمە تووشی قەیران نەبین چونکە ئەم حاڵەتە لە کوردستانە لەبەرەوەی بە بەردەوامی هەبووە جیاواز لەگەڵ عێراق ئەمە نییە لە عێراقا 5 مانگ موچە دوا بکەوێ باوەڕێ بێ وەک چۆن لە سەردەمێکە بەجارێک دە پارێزگا خۆپیشاندانی کرد بەو پارێزگایانەش کە پارێزگای شیعانشینن حەزەکەم بزانین لاین لە بەسڕەوە هەتاوەکو ئاگاتە نزیکی بابل و بەغا ئەمانە بەشێکی زۆری ئەو پارێزگایانە کە زۆربیان شیعانشینن ممکنە 5 مانگ موچە لە عێراق تاخیر ببێ یعنی غەزەبێکی گەورە شەقامی عێراقی بگرێتەوە بۆیە حتا بەرپرسانی عێراقش ئەزانن کە بە چاوی خۆشیان بینیوە کە خەڵک ئەتوانێت لە لەحزەیەکێ بچێتە سەر ئەنجومەنی نوێنەران و دار و بەردیان بەسەرا بڕخێنێ ینی شعبی عێراقی یان موسساتی دەوڵەتی توانای ئەوەیان نییە وەکو ئەزمموی هەندێک وڵاتی تر ئەمە بۆ نمونە لە لیبیا ڕوویدایان لە سووریا ڕوویدا شەڕی خوێناوی لە نێوان هێزی چەکداری عێراقی و هاوڵاتی ئاسایی و مەدەنیە ڕووبدا ئەمە ڕوونادات ڕاستە لە فترەی خۆپیشاندانەکانی عێراق بە بەردەوامی خەڵک ئەکوژدا جاری وا بووە گاتە 100 کەسیش ئەکوژدا ینی هەندێک جار خوێناوی تر بوو لەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا بەڵام لە کۆتاییە ناتوانە خۆ قەتڵ عامی هەموو خەڵکی عێراقیان پێ ناکرێت بۆیە خەڵکی عێراق لە ڕاستیە مەبەستمان لە پارێزگاکانی ناوەڕاست و باشوور عێراقا بە ئیرادەترم بەهێزترن نیزامی سیاسیش لەوێ ئەتوانێت زۆر ینی بە حکمی ئەوەی سراعاتی نێوان هێزە سیاسەکان بەهێزە زۆر ئەتوانێت خێراتر ئیسیجابەی هەبێ بۆ داواکاری خەڵکی وڵاتەکە بۆیە ئێستاش بینی بە بەردەوامی دڵنیایی ئەدرێ بە خەڵکی عێراق کە ئەوە موچە تەمین کراوە ئەوە بۆ نمونە نەوت لە ڕێگەی گەروی هورموزەوە ئێرانیەکان ڕێگەمان پێدەن کە نەوتەکە بفرۆشین بۆ چونکە ئەزانە خەڵک لەوێ بە ئاسانی قوبوڵی ناکە کە ئەو دۆخە بەو شێوەیە بەردەوام بێ ڕانە هاتووە یعنی هیچ نەبێ چینی فەرمانبەر و موچەخۆر لە عێراق لەگەڵەوەدا ڕانە هاتوو نایانەوێ ڕاشیان بێنن لەسەر سپاس دەکەم دکتۆر سپاس